بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان حکوومەتی هەرێم باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد دەکات. بریارەکەی حکوومەتێرێن بۆ زیادکردنی باج و ڕسومات هیچ بنەمایەکی یاساینی و لە کاتێکدایە کە دۆخی ئابووری و ژیانی هاوڵاتیان هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر سەختدایە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی شێرزاد بازیانی مامۆستای زانکۆ و شارەزای ژمێریاری و دارایی هەروەها لە هەولێرەوە عەبدوڕەحمان عەلی بڕیاردەری لیژنەی بازرگانی و مافی بەکاربەر لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتە لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. حکوومەتی هەرێم باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد دەکات. حکوومەتی هەرێم بە بڕیاری ژمارە 126 ساڵی 2017 باج و ڕسوماتی لەسەر هاوڵاتیان زیاد کردووە. باج و ڕسوماتەکان جۆرا و جۆرن. حکوومەتی هەرێم بۆ مەبەستە پشتی بە یاسای داهاتی شارەوانیەکانی عێراق ژمارە 130 ساڵی 1963 سەردەمی بەعز بەستووە. لە کاتێکدا ئەم یاسایە لە ساڵی 2016 لەلایەن پەرلەمانی عێراقەوە هەڵوەشێنراوەتەوە. پسپۆڕانی یاساییش دەڵێن بڕیارەکەی حکوومەتی هەرێم بۆ زیادکردنی باج و ڕسومات هیچ بنەمایەکی یاسایی نییە، چونکە پێچەوانی مادەی 28 دەستوری عێراقە، بۆیە هاوڵاتیان دەتوانن پێوە پابەند نەبن. بەشێک لە پەرلەمانتارانی کوردستانیش داواکەن حکوومەتی هەرێم پێداچوونەوە بە بڕیاری زیادکردنی بازدا بکات و چیترباری سەرشانی هاوڵاتیان قورس نەکات. لەلایەکی دیکەوە زیادکردنی بازی خۆڵ و خاشاک و کرێی کارەبا و تابلۆی شوێنی کار و چەندین بازی دیکە لەسەر هاوڵاتیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدایە دۆخی دارایی هاوڵاتیان و کاسبکارانی هەرێم لەو پەڕی خراپیدایە و هەژاری و بێکاری لە ئاستێکی ترسناک لە هەرێمدا بڵاو بۆتەوە. جگە لەوە زیادکردنی باج لەسەر هاوڵاتیان و کاسبکارانی هەرێم لە کاتێکدایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەدانی هەرێمی کوردستان شکستیەنا و ناتوانێت موچەی فەرمانبەران بە چارەکە موچەش لە کاتی خۆیدا بدات. بە بڕوای یابووری ناسانیش زیادکردنی باج دەبێت لە دۆخێکی ئاسایی دابێت و پشت بەستوو بێت بە یاسا. حکوومەتی هەرێمیش جگە لە زیادکردنی باج لەسەر خەڵکی کەم دەرامەد ڕێگەی دیکەی هەیە دەتوانێت داهاتی لێەوە بەدەست بێنرێت، وەک زیادکردنی باج لەسەر کۆمپانیەکانی نەوت و پەیوەندیەکان و کۆمپانیا جۆرا و جۆرەکانی حیزب لە هەرێمی کوردستان. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا شێرزاد بەخێر بێن لەگەسەر تا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی بڕیارەکەی حکوومەتی هەرێم بۆ زیادکردنی باج و ڕسومات. ئەگەر ناساننێک بۆ باج و ڕسومات بکەین لە زانستی ئابووریدا باج و ڕسومات چییە؟ بەڵێ سەرەتا بەناوی خوا تەبەن ئێمە ئەگەر بێمانە باسی باج و ڕسومات بکەین پێویستە پێناسەیەکی بکەین. باج بریتە لە سەپاندنی بڕینی بڕێک پارە لەلایەن دەوڵەتەوە لە کەسانی ئاسایی و کەسانی معنەوی. کەسانی معنەوی واتە لە ڕێکخراوەکان بێ یاخوددا کۆمپانیاکان یا شوێنە بازرگانیەکان دەسەپێنرێت بەبێ بەرامبەر، واتە لە بەبێ بەرامبەری هیچ شتێک کە دەوڵەت بۆی بکات و بەپێی یاسا بەمەبەستی بەدیهێنانی ئامانجی دارایی و کۆمەڵایەتی و ئابووری. بەڵام ڕسوم هەر بڕینی بڕێک پارەیە دەوڵەت وەری ئەگرێت لە بەرامبەر خزمەتگوزاریەکە کە بۆ کەسانی ئاسایی و یاخود کەسانی معنەوی ئەکات. ئەی سەبارەت بەو بڕیاری کە حکوومەتی هەرێم داوێتی بە بۆ چوونیەوە کە زیادکردنی باجە لەسەر کۆمەڵێک سێکتەری جۆرا و جۆر هیچ پشتی بە بنەما ئابووریەکان بەستووە یاخود دۆخی ئابووری هەرێم لەبارە بۆ مەبەستە؟ بەڵێ وەک لە راپۆرتەکەتانە دەرکەوت بەپێی ئەو بڕیاری کە حکوومەتی هەرێم کە دەری کردووە بڕیاری 128 لە 2017 و لە واقعی کوردستانە بە ژمارە 219 بڵاو بووتەوە کە حکوومەتی هەرێم کۆمەڵێ باج و ڕسوماتی سەپاندووە بڕیاری داوە کە بیسەپێنێ بەسەر هاونیشتمانیانی کوردستانە لەم بارودۆخە قەیرانی و ناڕەحەتی ئێستادا. پێم وایە لە بارودۆخێکی زۆر نائاساییە و زۆریش ئەتوانین بڵین دوورە لە واقعی یاساییەوە، چونکە بۆ هەڵبەتە باج یاخود ڕسومات لە کۆمەڵە بنەمایان هەیە، لەسەر کۆمەڵە بنەما دروست بووە. بۆ نمونە یەکێک لە بنەماکان یاخود یەکێک لە ئەو خاصیەتانی کە پێویستە لە باجا هەبێت باج لە لایەن دەوڵەتەوە کە ئەسەپێنرێت
پێویستە لە توانای کەسی باشدەرا هەبێت واتە کەسی باشدەر توانای دەخلی ئەوەی هەبێت کە بتوانێت ئەو باجە بات بەڵام کاتێکە توانایەکی بارودۆخی هاونیشتمانانی کوردستان لە بارودۆخێکی قەیراناویان توانای بەڕێکردنی ژیانی ڕۆژانیان نییە تۆ دەی لە هەموو سێکتەرەکانەوە باجەکەیتە سەریان من پێم وایە ئەم باجە نازانم لە نا پشتی بە یاسا بەستووە چکە وەکو لە پێناسی باجە لەلایەن دەستە دەوڵەتەوە و بەپێی یاسا ئەسەپێنرێ بەڵام لە وڵاتی ئێمە یاسا پێشێر کراوە ینی بە بۆ چوونی تومە ناچێت چوارچێوی باجەوە ئەوی کە بەڕێز دەڵێ لە زانستی ئابووریدا لە بەپێی یاسا لەلایەن دەوڵەتەوە دەسەپێنرەوە باس لەو بنەمایەکەت کە پێویستە ئەو کەسێک کە بەسەری سەپێنرێت توانای دانی باجیە بێت ینی ناچێتە زمانی باجەوە یان دەچێتە زمانی چۆوەی کێستا حکوومەت کردوویەتی من نازانم ینی خەڵکی کوردستان هەر ناوێکی لێ ئەنێن ینی پێویستە ئەمە چی ناوێکی لێ ئەنێن چی ناوێکی لێنن ناوێکی لێ بنێن بەڵام ئەمە ناوی باجی لێ نادرێ هەروەکو چۆن پاشەکەوتی موچە هیچ یاسایەکی ژمێریاری لە هیچ شوێنێکی جیهانە و لە هیچ سەردەمێکان نەبووە سیستەمی پاشەکەوت ڕاستە دەوڵەت لە کاتی کورتێنانی بودجەیە ئەو واریدە کە زۆر جار لە 120 بۆ لە 125 لە موچەی فەرمانبەران ئەتوانێ بیبڕێ بەڵام بە شێوەی سەنەد واتە سەنەدێکەدا بۆ کەسانە سەنەدیش هەمومان ئەزانین لە بەرامبەر بڕێک سوایە واتە ئێستا هەر کەسە هەر فەرمانبەرێک کە موچەکەی بەشێکی لێبڕا و با بەشێک با لێ بڕێ و دەوڵەت بیشی وتایە ئەوە لە بەرامبەرە سەنەدێک با بە فەرمانبەران لەو کە بەروارەکەش دیاری بکات کە ئێمە چی کاتێک وەریگرینەوە و لە بەرامبەر بڕێک سوشاکە دەوڵەت بیدە چکە بەردەوام دەوڵەت لە کاتی کورتێنانی بودجەیە چەند حاڵەتێکی هەیە یەکێک لەوانە زیادکردنی باجە یەکێک لەوانە قەرزە قەتەمان قەرزیش دوو جۆری هەیە دەرەکی و ناوخۆیی بەردەوام قەرزی ناوخۆیی کێشەی کەمترە چکە قەرزی دەرەکی زۆر جار بۆتە هۆی ئەوەی کە وڵاتان سیادیان لە دەست بن ینی ئێستا پێ دوای چێت چوارچەوی سەرانە ینی ئەوەی کە حکوومەت پەیڕەوی دەکات ئەمەی حکوومەت پەیڕەوی ئەکات من نازانم ناچێتە ژێری یاسای باجەوە چکای باج بە یاسا ڕێکە خرێت و یاساش لە پەرلەمانەوە لە سوڵتەی تەشریعی واتە لە پەرلەمانەوە ئەبێ دەرچێت بەڵام ئەمە حکوومەت ئەم بڕیارەی داوە و پاشان ئێمە هەر تێبینی و گومان ینی تێبینیمان هەیە یاخود علامەتی ئیستیفامان هەیە لەسەر پەرلەمانەکەشمان کە چۆن پەک خراوە چۆن کارا کرایە و لەناو خەڵکا چۆن ینی شەرعەتێکی پێدا سوپاس دەکەم مامۆستا دواتر بڵێم بۆ لای بەڕێز دەگەبچینە لێ لای کاک عەبدوڕەحمان سوپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت ڕای بەڕێزتان وەکو ئەندامێکی پەرلەمان لەسەر بڕیارەکەی یاخود ڕێنمایەکانی حکوومەتی هەرێم بۆ زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان چییە و پێتان وایە چی کاریگەریەک لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەم کاتەدا دروست دەکات؟ بەڵێ سپاس سڵاو لە بینەرانی تەلەڤیزیۆنی پەیام و سڵاویشم هەیە بۆ میوانە بەڕێزەکات دیارە ئەگەر بین باسی بڕیارەکانی زیادکردنی باج ڕسومات لەسەر هاوڵاتیان و کاسبکاران بکەین لەڕاستیدا بە پێی مادەی 28 دەستوری عێراقی کە ئێمە بەشێکین لە عێراق و پێویستە پابەند بین بە دەستوری عێراقیەوە ئەو بەڕاستی بەپێی ئەو دەستورە لە مادەی 28 زۆر بە ڕوونی باسکراوە کە باج ڕسومات ناسەپێنرێت هەموار ناکرێت و کۆ ناکرێتەوە و نابەخشرێت بەپێی یاسا نەبێت و لە بڕگەیەکی کا هاتووە کە خاوەن دەرامەتە کەمەکان دەتوانن ببەخشرێن لەو باجەی کە داوا کراوە یا بڕیایی لێ دراوە خود بە یاسا ڕێکخراوە ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت ئەو بڕیارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە لە ڕاستیدا تەواو نایاساییە و نادەستوریشە و جگە لەوەی کە نادەستوری و نایاساییە ئەو بە بڕیا دەری کردووە نازانستیشە بۆ نازانستیە لەبەرەوە لە کاتێکدا باج ڕسومات دادەنرێت کە داهاتی تاک لە ڕاستیدا لە ئاستی پێویستدا بێت و بازار لە دۆخێکی ئاسایی دابێت لە ئێستادا کە ئەم باج ڕسوماتانە بڕیاری گەدراوە لایەن حکوومەتەوە
لە ڕاستیدا داهاتی تاک لە ئەو پەڕی خراپیدایە و بازاڕیشمان لە خراپترین دۆخدایە و خەڵک چاوەڕوان بوو لە ڕاستیدا لە ساڵی تازەی 2010دا حکومەتی هەرێمی کوردستان سوپاس و ستایشی سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان سەرجەم فەرمابەران و موچەخۆرانی خەڵکی کوردستان بکات لە پای خۆڕاگریان بەرامبەر ئەو هەموو قەیرانە جۆرا و جۆرانەی کەرووی لە هەرێمی کوردستان ناکردووە بە تایبەت قەیرانی دارایی کە بە تەواوی بڕستی لە خەڵکی بڕیوە چاوەڕێی سوپاس و ستایش بوو لە ساڵی تازا بیکە بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان لە بری سوپاسکردن دێت باج ڕوسومات زیاتر دەکات باج ڕوسوماتی زیاتر ئەسەپێنێ بەسەر خەڵکی کوردستانە کە ئەمە لە دنیا نەبووە من پێم خۆشە زۆر ڕاشکاوم لە ڕاستیدا باج ڕوسومات لە زۆرێک لە وڵاتانی دنیا بەشێکن لە کۆکردنەوەی یاخود دەبنە بەشێک لە کۆکردنەوەی سەرچاوی داهات بەڵام لە چه کاتێکدا و لە چه زەمانێکدا ئێستا کە ئەگەر باسی کاتی هەرێمی کوردستان بکەین لە ڕاستیدا دۆخێکی ئەجگار خراپە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان گیرۆدەن بەدەست دنیای قەیرانەوە و حکوومەت بۆ خۆی نەیتوانیوە موچەکان چارەکە موچەکان نیوە موچەکان لە کات و ساتی خۆیان بدا بە فەرمانبەران و موچەخۆران بازار وەستاوە پرۆژە وەستاوە هەموو کایەکانی ژیان بە جۆرێک لە جۆرەکان لە هەرێمی کوردستان داوەساوە بۆیە بڕیاردان لە زیادکردنی باج ڕوسومات لە ئێستادا بەڕاستیدا کارێکی نالۆجیکیە نایاساییە نادەستوریە و نازانستیش. بەڵێ کاک عەبدوڕەحمان ئەوەی کە بەرزت باست لەوە کرد کە ئەمە پێچەوانەی مادەی 28 دەستوری عێراقا ئەو کاری چیە کە ئەمە هیچ بنەمایەکی یاساییە کە نە ئێوە لە پەرلەمانی کوردستان یاساتان بۆ دەرکردووە و ئەمە پشتی باس لەوە دەکرێت کە پشتی بەستووە بە یاسای ژمارە 130 ساڵی 1963 سەردەمی بەعس کە یاسای داهاتی شارەوانیەکەنە کە لە ساڵی 2016 پەرلەمانی عێراق ڕاتی کردوێتەوە هۆکاری چیە کە هیچ بنەمایەکی یاسایی نیە و حکوومەت کاری پێ دەکات هاوڵاتیان دەتوانن پێوە پابەند نەبن؟ بەڵێ یەکێ لە گرفتەکانی ئەم حکومەتی هەرێمی کوردستانە ئەوەیە دەگەڕێت لە یاساکانی عێراقیە لەوانەی سەردەمی بەعسەوە تا کاتە ئێستا دەگەڕێت کامیاسایانەی کە لە بەرژەوەندی خۆیدایە و لە زەرێری کۆمەڵانی خەڵکی کوردستاندایە دەگەڕێت و دێت لە هەرێمی کوردستانە بەرکاری دەکات لە کاتێکدا هەر یاسایەک لەلایەن حکومەتی ناوەندەوە کە دەردەکرێت پێویستە لە پەرلەمانی کوردستانە تەصدیق بکرێت اینجا بخرێتە بواری جێبەجێکردنەوە باشە حکومەتی هەرێمی کوردستان بۆ یاسایەکی لەو شێوەیە دێت یاسای ساڵی 63 سەردەمی بەعس زیندووە کاتەوە بۆچی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقی بەرکار نەکرد لە هەرێمی کوردستاندا کە ئەمە لە قازانجی خانەنشینانی هەرێمی کوردستاندایە بۆیە لە ڕاستیدا ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان دەیکات ئەمە بڕیارە و پێم خۆشە زۆر بە ڕاشکایی باسیەوە بکەم حکومەتی هەرێمی کوردستان لەو کاتەوەی پەرلەمانی کوردستان پەخراوە و لەو کاتەی شەوەکە کارا کراوەتەوە کە لە ڕاستیدا من بۆ خۆم و ئێمە بەگشتی لەو کاتەوەی کاراکراوەتەوە نیشانەیەکی گەورەی پرسیارمان لەسەر شێوازی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان هەیە چونکە هەز دەکەین ئەم کاراکردنەوەی پەرلەمانە ڕەنگە حکومەت جگە لەوەی کە بۆ شەرعاندنی ریفراندۆم بوو لە ڕاستیدا دەیەوێت کۆمەڵێک یاسا کۆمەڵێک بڕیار کە خۆی دەری کردووە دەوێت ئێمە لە پەرلەمانی کوردستان تەصدیقی بکەین کە ئەمە کارێکی نەشیاوە و حکومەت لە ئێستادا خۆی زۆر لە پەرلەمان بە گەورەتر دەزانێت یەکێ لە گرفتەکانی ئەم وڵاتە ئەوەیە حکومەت کە لە هەناوی پەرلەمانەوە لەدایک بووە خۆی لە پەرلەمان بە گەورەتر ئەزانێ حیزبیش خۆی لە هەردووکیان بە گەورەتر ئەزانێ زۆر جار تاکەکانی حیزب و سەرکردەکانی حیزبیش خۆی لە هەموو دام و دەستگاکانی ئەم هەرێمە بە گەورەتر ئەزانێ بۆیە هەرگیز نابێت چاوەڕێی کارێکی باش لەم حکومەتی هەرێمی کوردستانە بکەین حکومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی شکستی هێناوە دەیەوێت شکستی ئابووری بە زیادکردنی باج ڕوسومات لەسەر هاوڵاتیان و کاسبکاران لە هەرێمی کوردستاندا بهێنێتەوە مایە کە لە ڕاستیدا ئەمە کارێکی ئەجگار نایاسایی و ناماقولیشە. بەڵێ دواتر دەگەرم وڵای بەرەزت قسە لەسەرەوە دەکەین ئایا ڕێگە هەیە بۆ هەڵۆشانەوەی ئەم یاسای و هاوڵاتیان دەتوانن پێوە پابەند نەبن دەگەرمەوە لاتان دواتر مامۆستاگەر بگرێمەوە لای بەرز باست لەوە کرد کەمە ناچێتە چوارچەوەی باجەوە باسی کۆمەڵێک بنەمات کرد سەبارەت بە کاتەکەی هیچ بنەمایەکی تر هەیە کە مەسەلەی باج ڕێک بخات لە کۆمەڵگادا بەڵێ ئەگەر هەر سەیری ڕێنماییەکە بکەین جارێ لە پێناسەی باجە ئەڵێ باج ئیجباریە بەڵام عقابی نییە واتە بە شێوەیەکی بەبێ ویستی خۆت ئەسەپێنرێ بەڵام کەس نییە زۆرت لێ بکە
واتە کەس نییە بە زۆر لێت بسەنێ بەڵام لە ڕێنمایەکەیە ئەڵە حکوومەتی هەرێم لەگەڵ دەستگای پەیوەندیدار کە وەزارەتی شارەوانیە لیژنێک پێکەهێنن بۆ سزادانی ئەو کەسانی کە سەرپێچی ئەەکەن کەواتە باجدان ڕاستە بە زۆر ئەسەپێنرێت بەڵام کەس ناتوانێت سزای کەس بات دەوڵەت وەکو باوکێک وایە بەردەوام دەوڵەت وەکو باوکێک وایە ئەگەر هەرچەنە تۆ باجت لابێ هەرچێکت لابێ دەوڵەت لێت ئەگەڕێ تا ڕۆژێک لە ڕۆژان تۆ مامەڵێکت ئەکەوێتە دەوڵەتیش داوت ئەوە لێکا کە سەردانی بەڕێوەبەرایەتی باجکە ئەو کاتە ئەچی باجەکەت ئەدەی بەڵام کە ئێستا ئەڵێ پێکەنانی لیژنێک و بۆ دیاریکردنی سزادانی ئەو کەسانی کە سەرپێچی ئەەکەن واتە ئەمە بەتەواتی پێچەوانی بە کات و تەوقیتەکەی ینی بە خوێندنەوە بۆ دۆخی هاوڵاتیان بۆ منە موچەنیە هەژاری بڵاو بۆ تۆ بنەوە بادرسە کەس باج کۆمەڵە بنەمای هەیە یەکێک لەو بنەمایانە بنەمای دادپەروەریە واتە ئەبێ باج بە شێوەیەکدا بدرێ کە دادپەروەری تیابێت و بگونجێ لەگەڵ داهاتی خەڵکە ئەوەی ئێستا حکومەت هێرم دادپەروەرانە نییە بۆ چوونیەوە وەڵاهی حکومەتی هەرێم وابزانم یان خۆیان بێ ئاگاکەن لە وەزعی خەڵک یاخود خەڵک چاواشاکەن چکە من لە دیمانەیەکی چاوپێکوتنێکی ڕۆژنامەوانی ئەمڕۆی سەرۆکی حکومەتی هەرێمە پرسیارێکە لێکردی بەڵێ سەبارەت بە موچە ڕاستە شتێک دواکەوتووە واتە ئەوە چەند مانگە خەڵک هاوارەکە بە 2 مانگ بە 3 مانگ جارێک موچە وەرگن وتی ڕاستە شتێک دواکەوتوە ینی کەواتە ئەو هەموو دواکەوتنی ئەو بە شتێک لێک داوەتەوە کەواتە هیچ ڕەچاوی بارودۆخی خەڵکیان نەکردووە و زۆریش دوور بووە لە بارودۆخی خەڵکەوە وەیەکێکە لە بنەماکان بەڵەیەکێکە لە بنەماکانی باج یەقینە واتە بەرچاوڕوونیە واتە خەڵک ئەبێ بزانێت ئەو باجە کە ئەدات ئەو باجە چی ڕاستە بەبێ بەرامبەرە واتە کە من کە دەوڵەت باجێ لە من ئەسەنێ جیاوازە لە ڕسوم ئەوەیە کاتێکە هەریەکە لە ئێمە کە ئەچینە فەرمانگەیەک لە بەرامبەر ڕاپەڕاندنی مامەڵەکانمانە دەوڵەت پارێکمان لێ سەنێ لە بەرامبەر و خزمەتگوزاری کە پێشکەشی کردوین بەڵام باج ڕاستە بەبێ بەرامبەرە بەڵام ئەبێتۆ خەڵک وا پێویستەکە لە پێناسەی باجە لە بنەمای باجە کە بەرچاوڕوون بێت ئەو باجە ببینێت کە ئەیدا چی لێ دێ وەکوتمان دەوڵەت ئامانجی ئەبێ ئەم ئامانجانەی پێبێنێتە دی ئامانجی دارایی کە ئەگەر کورتێنانی میزانی هەیە شتێک ئامانجی کۆمەڵایەتی یاخود ئامانجی ئابووری هەنی بەچوونیەوە بەرچاوڕوژ نییە و باجە چی لێ بۆ منێستا بازۆکی کە دراوە بە کۆمپانیە بۆی ئەم کارە بکە کاری کۆکردنەوەی باج نیری بەرچاوڕۆشتێکیش نییە بۆ هاوڵاتیانەوەی کە چۆن بەکاردێنێ کاک حەکیم لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا کە خەڵک باج ئەدەن ئەزانن دەوڵەت ئەم باجە یاخود لە شێوەی وەکو داهاتێک وەری ئەگرێت یاخود لە شێوەی خزمەتگوزاریە پێشکەشی عامی خەڵکی ئەکات یاخود بە شێوەی گواستنەوەی بڕێک لە پارە لە خەڵکێکی دەوڵەمەنەوە وەدابەشکردنی لە شێوەی سۆشیالە هەر ناوێکی تریێنی بەسەر چینێکی دەستکورتە بەڵام ئەم خەڵکەی ئێمە کە باج ئەدات نایبینێتەوە وا هەستەکات وەکو هەموو داهاتی ئەم وڵاتە ئەچێتە گیرفانی چەند کەسێکەوە یعنی ئێمە هێشتا ڕوون نییە ئەو هەموو نەوتەی کە ئەفرۆشتێت ئەو هەموو داهاتی کە ئەفرۆشتێت هەر بۆ نمونە من ئەمڕۆ کۆنووسێکی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگام بینی کە داوای ئەوواکەن کە حکومەتی هەرێم بەم بڕیارەیە بچێتەوە و تەنانەت باسی پارەی پشکنینی خاڵە گومریەکانەکەن کە دراوە بە کۆمپانیا داوا ئەکەن هەر تەنها لەو کۆمپانیانە وەرگیرێتەوە حکومەتی هەرێم خۆی سەرپەرشتی بکات لە 180 داهاتەکەی بۆ گەڕێتەوە دراوە بە کۆمپانیا حیزبی ئەنجومەنی پارێزگا دەڵێت ئەوە نازانم ئەوان کە ئاماژیان پێکردەوە بەس ئەوە وتیانە بەس ئەو داهاتە لە ئەو وەرگیرێتەوە لە 180 داهات بۆ حکومەت ئەگەڕێتەوە ئەمەیکی ئێستا حکومەتی هەرێمیش کە بڕیاریەوە وای بڕیارداوە کە بیدا بە کۆمپانیایەک نازانم بە ڕێژەی لە 100 بۆ 12 کەواتە ئەوەش بە هەمان شێوە ئەچێتەوە گیرفانی چەند کۆمپانیایەکی نزیک لە حیزب هەر ئەو کۆمپانیانە ئەتوان بەشێکی زۆری ئەو داهاتە بەرن و هیچیش نەدەنەوە بە حکومەت سوپاس دەکەم مامۆستا کاک عەبدوڕەحمان ئەگەر بگەڕێمەوە لای بەرز پێشتر باسیەوە کرد کە بڕیارەکە نایاساییە ئایا هاوڵاتیان دەکرێت پێ و پابەند نەبن یاخود ڕێکار چییە بۆ هەڵوەشانەوەی ئەم بڕیارە کە بڕیارێکی نایاساییە و ئێوە لە پەرلەمان دەتوانن هیچ بکەن بۆ ئەم مەبەسە؟
بەڵێ دیارە بڕیارەکە و کوتمان نایاساییە بڕارێکی کە نایاسایی بوو لە ڕاستیدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاسبکاران دەتوانن پێوەی پابند نەبن ئەمە ئەوە دوو من وتم ئەمە بڕیارێکە و حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە نەگەڕاوەتەوە بۆ پەرلەمانی کوردستان پرس وڕار بێ پەرلەمانی کوردستان نەکردووە ئەمە نیشانەی ئەوەیە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە خۆی لە پەرلەمان بە گەورەتر ئەزانێ و ئەم حکوومەتە و بەرپرسە باڵاکانی بە جۆرێک لە جۆرەکان بایکۆتی هۆڵی پەرلەمانیان کردو نایانەوێ بێنە پەرلەمانی کوردستان ئەمە بڕاوەتەوە بۆیە لە ڕاستیدا ئەمە پێویستە بۆ خۆیان هەڵی بۆشێنەوە بڕیارەیە یا خودت هەڵی پەسێرن تا کاتێک بارودۆخی هەرێمی کوردستان بە تایبەت لە ڕووی داراییەوە ژیانی خەڵکەکەی بەرەو باشتر ئەڕوا ئەو ڕێکارانە کە ئەتوانێت بگیرێتە بەر کۆمەڵێک ڕێکارە بە تایبەت ئەم بڕیارە ئێمە دادگای دەسووریمان هەیە لە عێراقا هاوڕێیانمان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بە هەموو فراکسیۆنە جیاوازەکانەوە دەتوانن سکاڵا تۆمار بکەن هەر هاوڵاتیەکیش لە هەرێمی کوردستاندا لە هەر شار و شارۆچکەیەکە بۆی هەیە سکاڵا تۆمار بکات لە دادگاکانە دژی ئەم بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان کە داوێتی کە پشت بە یاسا نەبەسراوەتەیدا ئەمە ئەوە دوای ئەوەندەی ئاگاداریش بم ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی هیوادارم ئەنجومەنی پارێزگای هەولێر و دوهۆک و شوێنەکانی کەش کۆبوونەوە بکەن دوانزە ئەندامی ئەنجومەنی شارەوانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوایان کردووە کۆبوونەوەی ئەم جاریان تایبەتکەن بە قسەکردن لەسەر ئەو باجر ڕسوماتە نایاسایانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەم کاتەدا دایناوە و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەتوانن ڕۆلی کاریگەر ببینن ئێمە لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 3000 ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیمان هەیە ئێمە لە هەرێمی کوردستاندا دنیایەک سندیکای جۆراوجۆرمان هەیە کە تایبەتن بۆ نمونە و سندیکانەی کە تایبەتن بە پیشەوەرەکان لە بازاڕە و تایبەتن بە توێژە جیاوازەکان لە هەرێمی کوردستاندا ئەو سندیکایانە ئالێرە ئەتوانن ڕۆڵی کاریگەری خۆیان بسەلمێنن و ئەتوانن بێشی سەلمێنن کە ئەوان لە ڕاستیدا سێبەری حیزبەکان نین بە تایبەت پارتی وێکێتی بێن ڕۆڵی کاریگەر بینن دەور ببینن لە هەڵوەشانەوە و لە داواکاری و ئەتوانن بچن ئەوانی سکاڵا لە دژی ئەم بڕیارانەی حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار بکەن ئەگەر ئەو ڕێکخراوانە بەڕاست ڕێکخراون تایبەتن بۆ توێژانەوە بەڕاست ڕێکخراوێکن کە بۆ خەمی ئەو توێژانەیە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان من زۆر ڕاشکاوم لەگەڵ جەنابتە ئێمە بۆ هەموو بابەتەکانی کە حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی پاشەکەوتی موچەی دانا پەرلەمان پەک خراب و وتمانەوە پەرلەمان پەک خراوە بە هەری زانی و ئەو کارەی کردووە خۆ ئەمە پەرلەمان پەک نەخراوە کەواتە ئەم حکوومەتەی کە ئێستا هەیە لە هەناوی پەرلەمان لەدایک بووە لە ڕاستیدا خۆی لە ئێمە بە گەورەتر دەزانێت لە پەرلەمان بە گەورەتر دەزانێت ئێمە داوا دەکەین کە بەرپرسانی ئەم حکوومەتە بێنە پەرلەمانی کوردستان بۆ باسکردن لەو دۆخە ناهەموارەی کە بەرۆکی خەڵکی کوردستانی گرتووە بەڵام نانە پەرلەمانی کوردستانەوە گرفتەکەی ئێمە لەوایە حکوومەتی هەرێمی کوردستان هۆڵی پەرلەمان ئەوەی کە 111 پەرلەمانتاری تیا دانیشین ئەوان بایکۆتیان کردو نان بەشداری دانیشتەکان کەن بۆیە لە ڕاستیدا لە هاوڵاتیەکەوە تا ئەندامێکی ئەنجومەی نوێنەرانی عێراق توانن لە دادگای فیدرالی سکاڵا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بکەن بۆ دەرکردنی بڕیارێکی لەو شێوازە کە بنەمایەکی یاسایی و دەستوری نییە بەڵێ بەبۆچوونی و باشترین ڕێگاوەیە کە لە دادگای ئیتیحادی لەوێ سکاڵا تۆمار بکرێت ینی خەڵک چاوەڕێوە نەکا بۆ نمونە ئێوە وەکو 111 پەرلەمانتار وەکو ئەنجومەنی پارێزگاکان بتوانن بە فشار ئەم بڕیارە هەڵپەسێرن یاخود ئەم بڕیارە هەڵ بوەشێتەوە ئێمە لە ڕاستیدا هەوڵی خۆمانە دەین و داواش لەم حکوومەتە ئەکەین کە ئەم بڕیارانەی کە داوێتی کە ئیشی ئەو نەبوو دەبووە لە پەرلەمانی کوردستانەوە بڕیاری لەو شێوازە دەرکرێ و لە کاتێکی گونجاویش بڕیاری و ڕێنمایی لەو شێوازە دەرکرێ ئێمە داواکەین حکوومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوە بە بڕیارەدا بکە وەلانی کەم ئەم بڕیارانە هەڵپەسێرێت تا کاتێکی نادیار تا ئەو کاتەی دۆخی خەڵکی کوردستان لانی کەم بەرەو باشدوو نەڕاتەوە چونکە ناکرێت تۆ حکوومەتێک 21 چارەکە موچەی داوا بە فەرمانبەر و موچەخۆرەکانی چما نایتایە تۆ ئێستا بێت باج ڕسوماتێکی خەیاڵی گران لەسەر خەڵک لەسەر بازار لەسەر هاوڵاتیان لەسەر کۆمەڵێک دام و دەستگاک بەڕاستی ئەمە کۆمەڵە شوێنەگرێتەوە یعنی سەر لە بەری خەڵکە گرێتەوە و بە نەتیجەش زیادکردنی ئەم باج ڕسوماتانە بە نەتیجەی کۆتایەکەی هەمووی دەچێتە سەر شانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و جارێکی تر ئەرکی سەر شانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە خۆشتر و گرانترەکەین هیچی لەسەر شانی بەرپرسان نییە ئەم زیادکردن و باج ڕسوماتە نەخێر بەرپرسانی هەرێمی کوردستان لە ڕاستیدا
هیچ پێیانەوە دیاری نەداوە چۆن قەیرانی دارایی هیچ کاریگەری لەسەر ئەوان دروست نەکردووە بەڕاستی دانانی باج ڕسومات تیژ لەسەر ئەوان هیچ کاریگەرێک دروست ناکات ئەوەی کە باری سەر شانی قورستە دەبێت هاوڵاتیانی ڕەشوڕوتی ئەم وڵاتەیە هیچی بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند و زەبەخش و شادی هێنەرە. فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان مامۆستاگەر بگەڕێنەوە لای بەڕێزت دیارترین ئەو شتومەکە و ئەو بڵێن لە سێکتەرانەی کە بازیان خراوەتە سەر حکوومەت باجی خستونەتە سەر کامانن وە چ کاریگەرێکی لەسەر کاسبکارانە یاخۆ لەسەر اینجا بازاڕیش. بەڵێ طبعا ئەو بڕیارانەی کە حکوومەت دەری ئەو بڕیارێک کە حکوومەت دەری کردووە سەبارەت بە سەپاندنی ئەو باج و ڕسوماتی کە کراوەت یعنی کراوەتە سەر هەموو سێکتەرەکان. یەک سێکتەری نەگرتوێتەوە واتە هەموو سێکتەرەکان واتە تایبەتە بە هەموو ژیانی خەڵکەوە هەر لەو موادە خۆراکیانی کە هاوردە ئەکرێت کە ئەوە بە دوجار نرخەکانی لە بازاڕە بەرزە بێتەوە هەم ئەو باجەی کە خراوەتە سەر تەنانەت لە دوکانێکی ماسفرۆش و لە عارەبانەیەک و لە پاقلە فرۆشێکە و هەتاوەکو ئەگاتە عیادەیەک و یاخود هەر کارگەیەک ینی کەواتە باجێکی زۆر خراوەتە سەری کە ئەمە بە دوجار ئەو کەسانە کە معیشەتی خۆیان بۆ پێیانە بووە کەسێکی هەژار کە عارەبانێکی پێیە یا کەسێکە هەر کەسابەتێکی تر ئەکە بازیان بۆ دەستگێڕانش داناوە بەڵێ تەنانەت باجیان بۆ ئەڵم بۆ پاقلە فرۆشێکی ژانی کە کەسێک کە عارەبانەچی پاقلە فرۆشە شێرە فرۆشە ئەبێ ئەوەش باش بات کەسێک کە تابلۆیەکی هەڵواسیوە ئەبێ بۆ هەر مەتر مربعێک ئەبێ 20,000 بات ینی لە ناو شارەکانە 20,000 بات و لە دەروی شارەکان 15,000 بات ینی بۆ هەر مەترێک ئەگەر چەند مەترێک بێت ئەبێ ئەوەندە ئەو پارێ بات خاشاکیشی گرتوتەوە. بەڵێ خۆڵ و خاشێکیش هەر هەمووی باجی لەسەر دانراوە واتە حکوومەتی هەرێم لەو فترەی پێشوە ویستی باج بخاتە سەر ئەوەی تەنانەت تەماشاکردنی تەلەڤیزۆنیش لە بەرنامەتی تەماشاکردنی تەلەڤیزۆنیش باجی لەسەر بێ و پارە بی خۆڵ و خاشاک ئەبێ پارە بی
هەموو ئەو کەسانی کە سابەت ئەکەن ئەبێ پارە بن هەموو قەتعەیەکە هەڵواسراوە بە شوێنێکی بازرگانیەوە یا دوکانێکی سەرتاشخانەیە هەتا دوای ینی هەموو شوێنێک ئەبێ پارە کارگەرێکی بوون مەسەر خەڵک بەتابێتی سەر مەسەرەن کاسبکار بۆ تابڕێ بازرگانی مەسەرەن ئینژینیە وەکو پێویست بازاری کەم بۆتەوە کارگەرێکی کاک حەکیم کاسبکاری وایە ینی ڕۆژانە بەردەوام خەریکی کەسابەتە بەڵام کاتێک کە سەری مانگ کرێی مۆلیدەی بۆ دێ توانای نییە بیدە ئێستا حکومت هاتووە باجیشی لەسەر زیاد کردووە بازاڕی نییە کەس پارەی پێ نییە ئەوش هاتووە باجی لەسەر دروست کردووە حاڵەتێکی زۆر نەئاسایی دروستە بێ پێویستە خەڵکی کوردستان مولزەم نەبن پێوەی وە پابەند نەبن من پێم وایە خەڵکی کوردستان ئیهمالی خەڵکی شیتایە خەڵک مووقیفی نییە چکە خەڵک لە شتی گەورەیە مووقیفی نەبوو لە دوایە بەڵام مامۆستاوە بڕیارەکە خۆی تێدا دەڵاگەر کەسێک پابەند نەبێت سزا دەدرێت ینی بڕیارەکە خۆشیەوەی تێدا ینی هاوڵاتی چی بکە مەسەلەن یاخود ئەوارکی مەسەلە وەکو مامۆستا عەبدوڕەحمان باسی کرد نوێنەرانی کوردە لە بەغداکە ئەمە ئەگەر مانای یاسایی لەوێ هەڵبۆشێنێت و ڕێگای بۆ دابنرێت ئەزانین چۆنە کاک حەکیم ئەگەر نوێنەرانی کوردیش ئەگەر پاڵپشت بن بە هەموو خەڵک ینی هەموو خەڵک مولزەم نەبێ پێوەی هەر هەموو خەڵک کە مولزەم نەبێ ئەوانیش دەنگێکی بەهێزتر ئەبن ینی من ئەڵێم تەنانەت ئەم بایکۆتی فەرمانبەران و مامۆستایان و لەسەر موچەوە من پێم وا بوو ئەوایە ئەو ڕۆژە خۆپشاندانیان کردایە بایکۆتیان کردایە کە یاسا پێشێل کرا لە پەکخستنی پەرلەمانە چونکە هەموو شتەکان وەکو تەزبیحە کە بیبچڕی دەنگ بە دەنگ دێتە خوارەوە هەر هەموو بە دوایە کاتێ بێدەنگی هەبێت لەم مەسەلەی باجوانە شتی تریشی بۆ دووادادێت ئەگەر ئەو کاتێک کە پەرلەمان پەکخرا ئەو خەڵکە مووقیفی هەبوایە ئێستا ئەم شانە ڕووی نادا چکە لە غیابی پەرلەمانە پاشەکەوتی موچە دانرا لە غیابی پەرلەمانە کۆمەڵە گرێبەستی نەوتی کرا لەگەڵ رووسیا وڵاتانی ترە بەڵێ لەگەڵ ڕووزنەفت و ئەمانەیە کەواتە ئێستا ئێمەیان کردوتە ژێر بارێکی قەرزەوە ماگانە ئەو هەموو نەوتە ئەفرۆشتێ بەڵام بەشێکی زۆری ئەم پارانە ئەڕوا بۆ گرێبەستە دۆڕاوانە و هەمووشمان بینیمان لە دوای شانزەی دەوە کاتێک ئەو هێرشەکرا هیچ لەو کۆمپانیانە یا لەو وڵاتانەی کە خاوەنی ئەو کۆمپانیانن هیچ مووقیفێکیان نەبوو چکە زۆر جار چاوبەستی ئەوان لێ کردین کاتێکە لەگەڵ کەسێکا قسەتە کرد ئەویت ئێمە ڕاستە گرێبەستەکان لەوانەیە پارێکی چاک بۆ کۆمپانیاکان بڕوا بەڵام دوو ڕۆژتر ئەگەر هەرێمی کوردستان بکوێتە خەتەرەوە ئەم کۆمپانیانە کە هەریەکانی وڵاتێکن لەسەرمان بەجواب دێن بەڵام بینیمان تەنها نەوت هەرزان فرۆش کرا ینی ئەو پارێش کە وەرئەگیرێت بە سەوزی خوراوە وەکو کوردەواری ئەڵە بە سەوزی خوراوە بۆ نمونە ئێستا حکومەتی هەرێم لە ئێستا دانی پیانێ تاوەکو شانزەیدا ڕۆژانە 600,000 بەرمیل نەوتی فرۆشتووە ئەگەر تۆ هەر 600,000 ینی 600,000 نەوتی فرۆشتی بێ و هەر بەرمیلێکشی بە $40 فرۆشتی بێ کەواتە ئەکاتە 720 میلیۆن دۆلار ماگانە کە ئەکاتە 900 ملیار ینی زۆر بە ئاسانی توانیوێتی موچەی تەواوەتیش بات نەک چارەکە موچە ئەگەر لە دوای شانزەی دەشەوە سەیریکەین کە 200 کە ئەڵێن 200 و نزیکەی 250 بەرمیل ڕۆژانە ئەفرۆشێ 250 بەرمیل ئەگە هەر بە $50 بە $50 فرۆشتی بێتیان کەواتە ئەکاتە 375 میلیۆن دۆلار کە ئەکاتە 468 ملیار و 750 میلیۆن دیناری عراقی کەواتە بەوەش لەگەڵ داهاتی ناوخۆیان ئەتوان ئەو چارەکە موچەیان باە و ئەوە فەرمانبەران و خەڵکی کوردستانیان بەو شێوە بە هیلاکان نەبردایە بەڵام من پێم وایە کاک حەکیم ئەمانە زیاتریش ینی ئەو داهاتی ئەو پارەی نەوت ئەو یەدەکەی نەوت هەری ئەم جیلە نییە ئیجیلەکانی داهاتوشە بەڵام هەر هەمووی لە ئێستاە ویستیان هەمووی لە ناوبەرن ینی تەنان هیچ ینی ئەوەی کە ئاخر جار پەنایان بووە بردووە فرۆشتنی هەموو زەویە ڕوکنە بازرگانیەکانە لە شاری هەولێر باش ئەو زەویانەی کە هەیە ئەو شوێنە بازرگانیانی کە هەیە ئایا هەمووی ئێستاە ئەیجیلەکانی داهاتوو ینی زەویان بۆ نەمێنێتەوە شوێنی بازرگانیان بۆ نەمێنێتەوە ینی ئێستاش کە ئەم هەموو باج و خەراج و ئەو شتانە کە بەتەمان بەدەر لە یاسا کۆیکەنەوە ینی ئەم وڵاتە یانوە چی لێ بکەن
سپاس دەکەم مامۆستا. کاک عەبدوڕەحمان گەبگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی کاریگەریەکانی ئەم باج و ڕسوماتە لەسەر هاوڵاتیان چییە؟ ئایا جگە لە ئەوەی مامۆستا و باسی کۆمەڵێک سێکتەری کرد زیادکردنی کرێی کارەبا و ئەوانیشی بەدووادا دێت؟ بەڵێ دیارە نرخی کارەبا لە سەرەتای ساڵی 2007ەوە نرخەکەی خەیاڵی زیاد کرا بە تایبەت لەسەر ئەو ناوچانەی کە پیانەوتێت ناوچەی پیشەسازی و ناوچەی بازرگانی ئەمە نرخەکەیان لە سەدا 420 زیادی کردووە و نرخی کارەبای دام و دەستگا حکومیەکان لە سەدا 500 زیادی کردووە کە لە ڕاستیدا ئێمە بەداخەوە دەڵێم لە ئێستادا کە قسە بۆ ئێوە دەکەم لە سەدا 70 بۆ 75 کارگەکانی هەرێمی کوردستان داخراون و بەشێکی لە ڕاستیدا هی ئەو ڕێوشوێنە نایاسایانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر کارگەکان بەرامبەر هەموو سێکتەرەکانی کە لە هەرێمی کوردستان داگرتوێتیە بەر جگەلەوە یعنی تۆ بیرکەرەوە ئێمە لە ساڵانی ڕابردووە تا بە ئێستا ئاگات کۆمەڵێک کاڵا و شمەک کە لە دەواازەکانەوە داخلی هەرێمی کوردستان دەبێت باج و ڕسومات یاخود ئەوەی پێوتە تعریفەی گومرکی بە خەیاڵی ئەوی زیاد کراوە یعنی زیاتر لە 400 جۆر مادەی جۆراوجۆر تعریفەی گومرکیەکەی زیاد کراوە پێشتر ئەگەر لە سەدا 5 بوو بێت ئێستا لە سەدا بە پێی جۆرەکان کاڵاکان گۆڕانکاری بەسەر هاتووە تا ئاگاتە 35 و تا 40 ڕۆیشتووە ئەمانە بە نەتیجە هەمووی کاریگەری کاتە سەر هاوڵاتیان و زیادبوونی نرخی کاڵا و شمەک لە بازارەکانی هەرێمی کوردستاندا من پێم خۆشە ئەوە باس بکەم یعنی دانیشتوانی هەرێمی کوردستان من کاتی خۆی بەداچوونێکی منکرد لەگەڵ وەزیری جێگری وەزیری کارەبا چونکە وەزیری کارەبا خۆتان دەزانن ئاشێورامی ئێستا بەڕێوەی دەبا ئەو لە وڵاتان نییە جێگرەکەی لەوێ بەڕاستی پەیوەندی پێوە کرد وتی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر داوای سندوقی دراوی نێودەوڵەتی کرێی کارەبای لەسەر ناوچەی پیشەسازی و بازرگانی زیاد کردووە هەتا ئەو باسیەوەی کرد کە قرار بوو لەسەر سەرجەم هاوڵاتیان و پرۆژە کشتتوکاڵەکانی زیاد کرێت بەڵام ئەنجومەنی وەزیران قایل نەبووبەوە و من پێم وابێت هەنگاوی یەکەم ناوچەی پیشەسازی و بازرگانی گرتوێتەوە ڕەنگە هەنگاوی دووهەم زیادکردنی نرخی کارەبا هەموو هاوڵاتیان و پرۆژەی کشتتوکاڵیش بگرێتەوە ئەو کاتە ڕاستەخۆ کاریگەریە کاتە سەر تەپینی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان کە ژێرخانی ئابووریەکەمان بۆ خۆی زۆر پتە نییە بۆیە ئەمەی حکوومەتی هەرێمی کوردستانی کات لە ڕاستیدا ڕاستەوخۆ بمانەوێت و نەمانەوێت کاریگەری ئەکاتە سەر سستی بازار کاریگەریە کاتە سەر ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستا کە ینی ساڵی 2016 بە نمونە بینەوە نەک حەڤە خراپتر بووە ڕێژەی هەژاری لە سەدا 300 زیادی کردووە بورە ڕێژەی بێکاری لە سەدا 500 زیادی کردووە تۆ بەم دۆخەوە کە ڕێژەی هەژاری بێکاریت ئەوها بێت لە ڕاستیدا ناکرێت باج ڕسومات بۆ شێوازە زیاد بکەیت بەڵێ زۆر باشە مامۆستا فەرموو جەناب داوێک بخۆرەوە دواتر دەگەڕێنەوە لای بەڕێزت مامۆستا شێرزاد سەبارەت بە مەسەلەن ڕێگەی تر نییە کە حکوومەت داهاتی لە ڕێگە و کۆبکاتەوە یاخود قسە لەسەرەوەی بۆچی تەنها باج بۆ هاوڵاتیان بۆچی ناخێت سەر کۆمپانیەکانی بوارینەوت کۆمپانیا حیزبەکان کۆمپانیەکانی پەیوەندیکردن بۆ تەنها هاوڵاتی هەژار ینی ئەو باجە بدات بەڵێ طبعا کاگ حەکیم ئەو کۆمپانیانی کە لەم وڵاتەیە هەیە یعنی هەر بزنسێک لەم وڵاتەیە ئەکرێ لە سنووری بزنسێکی بچووکە کەسێک توانیوێتی یا خەڵکێکی توانیوێتی بیکات بەڵام هەموو ئەو بزنس و کۆمپانیانی کە هەیە ئەگەر لە سنوورێکی فراوان نبوو بێ دەسەڵاتێکی فراوان یا ئیشێکی فراوانی هەو بێ ئیلا سەر بۆ دەسەڵاتە بۆ یاخود بە پاڵپشتی ئەوان بووە لەبەرەوە ئەوانیش تەنها بۆ یاسا تەنها بۆ هەژارانە بەردەوام ئەو کەسانی کە دەوڵەمەن و ئەو کەسانی کە سەر بە دەسەڵاتن ئەوانە بەدەربوونە لە یاسا هەر ئەمڕۆ ژوم لە راپۆرتێکی دڵشاد فایز بوو کە وتەبێژی داواکاری گشتی بوو کە ئەڵێ لە ساڵی 2017 نزیکەی 2200 دەستدرێژی کراوەتە سەر مڵکی گشتی بۆ خەڵکی هەژار و خەڵکی ڕەشڕوتی ئەم وڵاتە نەیکردووە هەمووی بەرپرسە حیزبیەکان کردویانە کەواتە ڕێگ وەکو ڕێگەی تر من پێم وایە ڕێگەی تری ناوێ ئەگەر حکوومەتی هەرێم بتوانێ نەفەقاتی وڵاتەکەی باواتە موچە و
پارەی نەسری وەزارەتەکان و ئەوە بات من پێم وایە هەر ئەو نوتەی کە ئەیفرۆشێت هەر ئەو نوتەی کە ئەیفرۆشێت بەسێتی بۆ تەختەی هەموو مەساریفی ئەم وڵاتە ئەگەر لە دەستێکی ئەمین دابێت ئەگەر لە دەستێکی ئەمینا بێ بەڵێ ئەگەر لە دەستێکی ئەمینا بێت بەڵام ئێمە تا ئێستا نازانین ئەو داهاتە یاخر کاک حەکیم بەڵێ گوێز بە ژمارە و مای دیارە وەرە لیان بپرسە ڕۆژانە چەندێ نەوت دەفرۆشیە حسا هەرچەندێک حسێبی لە بواری ژمێریە زۆر خەڵک چاوەشە دەکەن لەسەر مەسەلەی داتەوە ئەوانە نەوت و داهاتی نەوت زۆر خەڵک چاواشاکەن ئەو کاتێکە سیستەمی موچەیاندانە سیستەمی پاشەکەوتی موچەیاندانە نرخی نەوت دابەزی بۆ نزیکەی 20 بۆ 25 دلار وتیان نرخ دابەزیوە هەر کاتێک کە نرخ بەرز بۆەوە ئێمەش بەپێی بەرزبوونەوەی نرخی نەوت پاشەکەوتەکە کەمەکەینەوە ئەو کاتە 25 دلار بوو ئێستاوا بۆ چوو بۆ تقریبا وا لە 60 ئەپەڕێ بەرەو 7 ئەڕوات یعنی نرخی بەرمیلێک نەوت بەرەو 7 ئەڕوات کەواتە ئەوایە هەر بەپێی قسەکانی خۆشیان بێت قسەکانی خۆشیان بۆیە ئەوایە ئێستا پاشەکەوتی موچە بەلانی کەمەوە نیوەنیوی کەم کرایەتەوە پاشان ئەمانە پێچەوانەی هەموو سیستەمێکی جیهانین باج لە کاتێکە زیاد ئەکرێت ئەسەپێندرێ ئەگەر پارێکی زۆر لە ناو خەڵکا بڵاو بێتەوە حاڵەتی هەڵکشان ڕووبە واتە تەزەخم ڕووبە دەوڵەت دێ باج کۆمەڵە باجە سەپێنێ تاوەکو ڕێژەیەک لەو پارێ لە ناو بازار ڕابکێشێتەوە بە مەبەستی زیادکردنی بەهای پارەکەی چکە هەر کاتێکە پارە زۆر بوو پارە بەهاکەی لە دەستەدا بەڵام لە کاتێکە کە پارە نییە دەوڵەت دێ باجەسەنێ سپاس دەکەم مامۆستا کاک عەبدوڕەحمان فەرموو بەڕێز دوست باسی زیادبوونی ڕێژەی بێکاری و هەژاری بکەیت کە ئەم زیادکردنش تا چەند کاریگەری خراپی دەبێت لەمڕۆوە فەرموو جەنابەت بەڵێ ویستم قسەکە لەوا تەواو بکەم لە ڕاستیدا زیادکردنی تعریفەی گۆمرکی لەسەر کاڵا و شماک و زیادکردنی نرخی کارەبا لەسەر شوێنی بازرگانی و پیشەسازی بەتایبەت پیشەسازی و بازرگانی ئەم زیادکردنی نرخی کارەبایە ئەگەر بەراورد بکەین لە سەرەتای ساڵی 2007ەوە کە زیاد کراوە تا ئێستا پێشتر کارگەکان بەهۆی قەیرانی داراییەوە چەندە داخرابن ئەوەندەی کە کارگەی کە داخراوە بەداخەوە دەیڵێم بەشێک لە سەرمایەدارەکان و ئەوانەی کە پارەدارن وردە وردە خەریکن یعنی من لێ نەشارمەوە بازرگارمان هەیە سەرمایەدارمان هەیە چووە لە شارەکانی نەجەف و کەربەلا پرۆژەکات لەبەرەوە حکومەتی هەرێمی کوردستان کە ئاسانی بۆ ناکات لە شارەکانی خوار و حکومەتی عێراقی کاراسانیەکات جگە ئەمانە ئێستا هاتووە کۆمەڵێک باج ڕوسوماتی زۆر بۆ هەموو سێکتەرە جیاوازەکان زیاد کراوە یعنی بۆ نمونە باجی تاقیگەیەکی پزیشکی یاخود گەرماوەیەک وەزائیدەن کارگەیەک تۆ نرخی کارەبات لە 500 بۆ زیاد کردووە ئەی خێرە باجی خۆڵ و خاشاکەکەشی لێسێنیت ئەمە هەمووی بەگشتی لەسەر شانی هاوڵاتیان زیاترەکەوێت ئێستا هەرێمی کوردستان بە دۆخێکی ئەجگار خراپا گوزەرەکانی ڕێژەی هەژاری بێکاری لە حەد دەرچووە بە پێی ستانداردی جیهانی نابێت ڕێژەی هەژاری لە 6 زیاتر بێت بەڵام هەرێمی کوردستان ئێستا ئەوەی کە ئاشکرا لە 115 بەرەوبی سەروا بێکاری بە هەمان شێوە بۆیە ئەم بڕیارانەی حکوومەت ئەیکا لە ڕاستیدا من ئەوە بڵێم زۆر بەڕاشکاوی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرکردنی بڕیار و ڕێنماییە شان ئەدا لە شانی وڵاتە هەرە پێشکەوت و خۆتگوزەرانەکانی دنیا بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ژیان و گوزەران و مەعیشەتی ڕۆژانەیانە وەکو دانیشتوان و هاوڵاتیانی سۆماڵ و سۆدان و یەمەن و دواکەوتوترین وڵاتەکانی دنیا ژیانە گوزەرێنن ئەمە جیاوازیەکەیان ئاسمان و ڕێسمانە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕاستیدا پێم وایە ئاگای لە ژیان و گوزەرانی هاوڵاتیان نییە لە چ دۆخێکی سەخت و نالەبەرە ژیانە گوزەرێنن بەڵێ بە کورتی زۆر بە کورتی سەبارەت بە مەسلەی ئایا مەسەلەن ئەم زیادکردنە بۆچی تەنها سەرهاوڵاتیانایە کۆمپانیەکانی بواری نەوت و کۆمپانیا حیزبیەکان و پەیوەندیەکانی نەگرتوتەوە یاخود ناتوانن باجی ئەمانە کەم بکەنەوە لەبەر بەرژۆرەکانی خۆیان بە کورتی بێ سپاس دەکەین بەڵێ خۆی گرفتەکە لەوایە لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان دێت ئەو سەرپێچ یاخود ئەو شکستانەی کە لە بواری ئابووریا کردوێتی دەیەوێت بە هاوڵاتی ڕاستی کاتەوە کە ئەمە لە دنیا نەبووە ئێمە لە هەرێمی کوردستاندا کاک حەکیمێکە لە گرفتەکانمان ئەوەیە هەتا ساڵی پاروپێرار زیاد لە 25,000 کۆمپانیا لە هەرێمی کوردستانە هەبووە بەڵام بەڕەسمی
لە بەڕێوەبەراتی باجوخان و بەرەوەی کە باجکووە کاتەوە 16,000 تۆمار کراوە لەم 16,000 پێنج بۆ 6,000 باجی داوە بۆ لەبەرەوەی بەشی زۆری ئەم کۆمپانیانە یاهی بەرپرسی باڵای بەرپرسانی هەرێمی کوردستانن یاهی ئەو کەسانن کە نزیکن لێەوەی یا بە جۆرێک لە جۆرەکان هی کەسەکانە کە لە بازگەیە کاکووە بنەوە لەگەڵ بەرپرسانی باڵای ئەم هەرێمەدا بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەیتوانی بە چاکسازیکردن لە سێکتەرە گرنگەکان و سێکتەرە گەورەکانە بە تایبەت مەسلەی نەوت و سوتەمەنی ئەوەندە داهاتی خۆی بەرزکاتەوە هیچ پێویستی نەکرد باج ڕسومان لەسەر شانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کاسبکارانی هەرێمی کوردستان زیاد بکات و دۆخیان ئەوەندەی کە خراپ بکات. زۆر سوپاس مامۆستا زۆر بە کورتی باری ئابووری ئیلاری هەرێم بەم شێوە ڕاز دەکرێتەوە بۆ زیادکردنی باجە زۆر بە کورتی بێ کاتمان نەماوە. خێر کاک حەکیم بەم سەپاندنی ئەم باجە باری بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان زۆر بەرەو خراپتر ئەڕات تەنانەت لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئەگەر کاتێکە ڕێژەی باج لە 100 یا لە 102 زیاد دەکەن هەموو خەڵک ئەڕژێتە سەر جادە و تاوەکو دەوڵەت ڕوونکردنەوەیان بۆ ئەدات و بەرچاوڕوونیەکیان نەداتێ من هیوادارم خەڵکی کوردستان قبوڵی نەکەن قبوڵی نەکەن و پابەند نەبن پێوەی. زۆر سوپاسان دەکەم سوپاس بۆ میوانەکانمان سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ.